سەیرکرد ئەڵێ ئەمە ڕۆبەرشتانم تەنها قسەکانی ڕۆبەرشتانتان بۆ تەرجماکە بۆی کە بزانین ئێمە بەڕاستی ئەو چەواشەکاریەکان لەکوێوە هاتون بە تایبەتی لە 11 سپتێمبەرە بۆی کە ئێمە خۆمان یەکلا بکەین لەگەڵ خوای گەورە تەبارەکە وتەعالە سەیرکە ئەمە قاشەکەیەتی ئەمەش ئەم خەڵکەیە نوێژەکەن و سوزدە بۆ ئەم بتانە ئەبن بەڵام ئەو خەڵکانی کە لێرەنا نەفەری عادی نین نەفەری اعتیادی نین ئەمە هەمووی بۆمان باسەکە ڕۆبەرشتانی کە ئەم نەفرانە چێنە لەوێندەرێکە نوێژەکەن و سوزدە و کوڕنوش ئەبن بۆ ئەم هەیکەلە بتپەرستا کە سەرەکەی مۆلۆخە و خەریتەی کۆشی سپیش لەسەر ئەم هەیکەلە دروست کراوە. Bohemian Grove. Das ist nördlich von San Francisco in den Pinewood Forests, in den roten Wäldern von Kalifornien. Da gibt es einen Club, der nennt sich Bohemian Club. يعني Bohemian Club ياخذ Bohemian يعني Bohemian أما جماعتك BC كأجبين كأما شعاركان سيا كند بابويا أما عليتن Da kommen Sie oder ich على منو تو ناتوانین لێ بەشدار بین تەنها چێ بەشدارە چێ لەو یانەیە بەشدارە چێ لەو بتپەرستیە بەشدارە چێ لەگەڵ شەیطان پەرستەکاندا بۆ نمونە ئەڵێ بۆ نمونە یەک لەوانە ئەڵێ ئەمە ئەو نەفەرانەنە ئەمە بۆشی کوڕ ئەمە بۆشی باوک ئەمە لە گۆرانی بێژەکان و Bush der Jüngere, Bush der Ältere, viele Medienleute sind da, wichtige Leute aus Finanz, Politik. ئەڵێ ئەمەش سەرمایەدارەکانن و خاوەن بانکەکانی جیهان و وەچی دیکەش der ehemalige Zentralbankchef Alan Greenspan. Also auch ئەمە سەرۆکی سنترال بانکی ئەڵمانی جیهانی بووە internationale Gäste, die سەیریکە وە لە هەمان کاتدا ئەندامەکانن لە هەموو جیهاندا بەشداری پێەکەن ئەوانەی کە گەورەنە سەرکردنە گۆرانی بێژن و خاوەن بانکن و خاوەن مێدیان چونکە ئەوەی لە تەلەڤیزۆن نیشانمان ئەدرێت یان سەرۆکە یان گۆرانی بێژە یان خاوەن بانکەکان و بانکەکانن یان موزیعەکان و با بڵێن خاوەن مێدیاکان و گۆرانی بێژەکان یان سەرکردەکان سەیری کاڵێتن ئەمەش سەیریکە ئەمە کۆبنەوەکەیە هیوادارم جوان دیار بێت تەسویڕەکەیە ئەمەش ئاوە ئێرەش ئەمەش ئەو پەیکەرە بوو کە خوایەک بە ناوی مۆلۆخ دایان ناوە کە لەسەر عەرشەوە وەک چۆن لە حەدیثێکە کە پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی سڵات وسەلام کە ئەفەرمێ شەیطان عەرشەکەی خۆی لەسەر ئاوە داناوە هەروە چۆن خوای گەورە هەیەی لەسەر با بڵێن لەسەر عەرشە بۆ تەحەداکردن یاخود لاسایکردنەوەی خوای گەورە تەبارەکە وتەعالە ئەم شتەی کردووە بۆی شەیطانەکانیش بزەبت شاگردەکانی خۆیان فێر کردووە بۆی کە لەسەر ئاوە پەیکەری دروست بکەن و لەوێشان نوێژ بکەن بۆ ئەو پەیکەرانەی کە دایان ناوە بۆ پەرستنی شەیطان و شەیطانەکان سەیرکە Den gibt es hier auch. Ich habe den Namen schon gehört. Ein Tipp für den, der nicht kennt, er raucht Mentholzigaretten. Das ist unser unkaputtbarer alter Kanzler Helmut Schmidt. ئەڵێ ئەم کابرایەکە لێ قسەی ئەکرد ئەڵێ ئەم کابرایەکە لێ قسەی کرد ئەڵێ ئەمە سەرۆکەکەی ئێمە بوو کە باسی ئەڵمانیا ئاکات ئەڵێ ئەمە هێلمۆت شمیتە کە ئەویش یەکێک بوو لەو ئەندامانەی بتپەرستەکانی کۆشی سپی و لەگەڵ گۆرانی بێژەکان و لە هەمان کاتدا خاوەن باکەکان و مێدیایەکان کەواتە ئەمانە کۆمەڵە کەسانێکن ئەڵێتن کە خەڵکی چەواشە ئەکەن و کە حکمی دنیا هەموو ئەکەن و ئەم موشانێک کە ئێستا لەسەر زمانی موسڵمانەکانیشدا هەیە هەمووی لەو شەیطانەوە دێت کە ناوی مۆلۆخە لەسەر زمانی ڕۆبەرت شتاین کە نەقچەی خۆمە ئەمە هەمووی ئەم لێ کۆڵەرەوانە ئەم قسانە ئەکەن ئەڵێ بۆیشە چەواشە ئەکرێن بۆیشە گاڵتەمان پێکرێت بۆیشە خوێن ئەڕژێت چونکە ئەوەی کە ئەو شەیطانانە داوا لە شاگردەکانیانەکەن بۆ چەواشەکردنی خەڵک بۆ ئاسانکردنی هاتنی دەجال و لە هەمان کاتە خوێن ڕێشتن و کردنی هەموو خەڵک بە یەک دین و یەک دراو یەک سەرباز یەک لایەن و یەک ئامانج کە لە 11 سپتەمبەر بەولاوە خەڵکی ئێستاکە ئەتوانم بڵێم 1990 چۆتە جەبهەیەکەوە 101 ئەگە بڵێم کەمتریشی لە جەبهەیەکی ترە ئەگەر ئەو کەسە ئەڵمان بێت ئەوروپیەک بێت ئەمریکیەک بێت هەر کەسێک مادام لێ کۆڵیەوە ئەزانێت کە ئەمە چ چەواشەکارێکە و چێشن ئەو کەسانێک کە گاڵتەمان پێەکەن و بەرچاویان تاریک کردوونە بۆی کە ڕاستیەکان نەبینن